وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. من ئەوڕۆ دیسانەوە لە خوێندنەوەی گۆشەگەلێکی تر لە شەڕە ئوکراینا گەرەکمە بێمە سەرە سەرزەمین و کوردەوار و گەرەکمە بێمە سەرە تەتبیقدانە مبارزاتێک ئێمە لە ئاخێزە کوردەوارە سەربەخوا هەڵمان گریساندگە. بۆیە پێویستە کات کە تۆ قیاسێک بەدەسە خەڵکی بدەین. بزانن ئێوە بارهای بار بیستکتانە کە ئێژن ئێشێ خەڵک وشیار بکرێتەوە، ئاگاه بکرێتەوە. ئەم وشیارکردنەوە و ئاگاهکردنەوە بە چه معناس؟ بەو معناسە کە خەڵک بتوانێت فەرقی نێوانی خاس و خراو بناسێ، فەرقی نێوانی دۆست و دوژمن بناسێ، هەنێ کەرەستەی بەدەسەوێ، هەنێ سنگ و مەنی بەدەسەوە بێ، تا بزانێ کێ دۆسە، کێ دوژمنە، کێ خاسە، کێ خراوە، چی بکە باشە، چی بکە خراوە. وەختێژی خەڵکێک نائاگاهە بەو معناسە کە ئەم خەڵکە تێناگا، ئەم خەڵکە ڕووکەشی تێئەگا، هەرچیەک کە بە چاوی سەربیوێنێت تێئەگا. بۆیە ئەم خەڵکە ئەگەر شوعبەدەبازێ ساحرێ بۆی دابنێت، ئەو شوعبەدەبازی وە ساحری بۆ ئەکا، بەڵام ئەم چوون بە چاو خەریکە تەماشای ئەکا ئەخەڵەتێت و نافەهمێ و پێی وایە کە ئەمەی کە کردوویەتی خێرقە عادەتە، معجزەست. تۆ ئەمە لە ئەدیانی شاوینی. خەڵکێک لەبەر خاتری ئەوەی وردۆ ناوێتەوە لە قسە، خەڵکێک لەبەر خاتری ئەوەی کە زانایی نییە، خەڵکێک لەبەر خاتری ئەوەی کە نازانێت جنسە کەلامە ئینسانە معمولی چۆنە، جنسە کەلامە فاخرە گەورە چۆنە، هەرتکیان کەلامن. ئینسان وەختێ دەمەکات و قسە ئەکات، قسەی کەسێک تەکە کەسێکی ترا فەرقەکە. وەلێم خەڵکە وەختێ تەوانی ئەمەی نییە بە عام تۆ ئێشێ معجزەی بۆ بکەی، مەسەڵەن گڕنە ناوە ئەم دەستە دەربێری، تا ئەو بفامێ تۆ یەک شتێکی فەرقداری ئەو لە کەلامە تۆ نافامێ، ئەو لە حرەکاتە تۆ نافامێ، ئێشێ پاروەکەی بۆ بەهەجووی بکەیتە ناوت دەمی، ئێشێ تیکەکەی بۆ بەهەجووی بکەیتە ناوی دەمی. ئەمە عینی سغارەتە مردمێکە، مردمێک کە بە ئەگراگەیی وا لە عینی سغارەتە. بزانن ئێوە وەکو باوک وەکو دایک کە ئەو نەساحێوە مناڵ ڕۆڵێکی ئەسڵی کە هەتانە ئەوەسە کە مناڵەکانتان پەروەردە بکەن. ئێوە پەروەردەکردن لە بابەتە ئەخلاقیە، ئامادەکردن یانە بۆ ئەوەی کە مناڵەکانت بەهێنیتە ناوی کۆمەڵگا. بۆیە مناڵێک کە لە ناوی بنەماڵەیەکی گەورە بوێت، ئینسانگەلە جۆرا و جوور بوێنێت، ئینسانێکی کۆمەڵایەتی و ئیجتماعیە، بە شەرتێک کە دایک و باوکێکی ئاگاهی بوێت. تۆ ئەگەر کەنیشکێکت بوو و ئەم کەنیشکتە نەسیحەت نەکرد، ئاگاهت نەکردو، پێت نەوت ڕۆڵە گیان، هەر کەسێ تێتە بەرەو پێت ئێژێ چەنێ زەریفی، چەنێ شیرینی، چ باڵایی بەرزێکت هەست، نیەتی ئەوەسە دەسێکە پیا بگەێنێ، نیەتی ئەوەسە دەسێ بێرێتۆ سەرتا. ڕۆڵە گیان ئەمانەی کە پێیانوتی نەخەڵەتەی تۆ ئێشێ یەکەم جار بزانی کەنیشکێکیت، یەکەم جار بزانی فرە زەریفی، یەکەم جار بزانی تەماع زۆر کەسێک هەڵەسێنی. ڕۆڵەگیان تۆ کەنیشکی وە سرنجە ڕۆژێ 100 پیاگ ڕائکیشی بەرەو خوات. ئێشێ تۆ بزانی ئەمە چەکێکە وا لە دەسە تۆوە، ئەگەر نەزانی ئەم چەکە دروست بەکاری بێنی، خۆتی پێنابوو دەکەی، ئێمەی پێنابوو دەکەی. تۆ ئێشێ بزانی فرە کەسێک کە گەرەکێسی نزیک بوێتەوە لە تۆ گەرەکێسی قەپێ بگرێ لەم شیرینیە وە بڕوات، نێگەرەکە بڕواتە ژێرە مەسئولیەتە ئەمە. بۆیە ڕۆڵە گیان تۆ نابێ ئەم شیرینیە بەی بەدەمە ئەم گورگۆ و ئەم گورگە بیخوا و بڕوا. تۆ ئەگەر ئەم نەسیحەتانە لە کەنیشکەکە نەکەی، کەنیشکەکە سوحا ئەڕواتە ناوە بازار بەژن و باڵایەکی ژنانەی پیا کردگە 100 پیاک پێشنهاری پێدا. هەر چەندێک کەنیشکێکی ڕێک و پێکوێت لە پێشنەهادە 20 کابرا شل ئەوێ بالئەخەرە یەکێک پیا ئەوێ دڵ ئەم کەنیشکە تەکان بە. تۆ چون ئەم کەنیشکتە مسلح نەکردگە، ئەم کەنیشکە تۆ ناتوانێ بخوێنێتەوە، ئەم کەنیشکە تۆ لە باوکی لە دایکی محیبەتی تەواوی نەگرتگە، پێگەی قورسی لە بنەماڵەی خۆیان نییە، باوکی وەکو پیاگ لە پشسەری نەوێسیاگە، دەرنەتیجە ئەم کەنیشکە بڕاحەتی ئەخەڵەتێت، هەم خۆی لە بینەوە، هەم ژیانە خۆی نابوو دەکا و هەم ژیانە تۆ نابوو دەکا. ئەمە لەکوێوەتێ
ئەمە لەکوێوەتی لەوەی کە تۆ ئەم کەنیشکتە ئامادە لە کردگەبێژی جامعە ئیجتیماعی کە تۆ ئەڕۆیتە ناوی ئینسانە بە نیەت جۆرا و جۆری واتە هەر کەسێ بە نیەتێک و تێتە بەرەو هەر کەسێ بۆ مەبەستێک تێتە بەرەو تۆ لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خەڵکە احترام و پرینسیب و شخصیت و بنەماڵی خۆت ڕائەگری بەڵام لە هەمان کاتیشا حتا نیەتە کابرات بۆ مشەخەس نەوێ سەرە گورێسەکە شل ناکەی. پس یەکێک لە ڕۆڵەکانە تۆ ئەمەسەکە مناڵەکەت پەروەردە بکەی ئەقلی پێبەی تی بگەێنی ئەم دنیا چە خەوەرە نە هەروە مناڵ فڕە بدەی بێ ئەوەی تربیەتە کردوێ بەری دەیتە ناوە ئەم جامعە بۆتی تربیەتکە حاکمیەت بۆتی تربیەتکە ئەو جار نە تۆ ساحەوێتی نە ئەو ساحەوە خۆیسی نە تووشە سەرکەوتنێک ئەوێ لە زندگیە. بەم مقدمە ئاسانانەی کە ئێمە گەرەکمانە تەرحیکەین ئێمە بەرەبەرە وارد داستانێک ئەوین کە من گەرەکمە بۆتانی بخوێنمەوە بزانن ئەوسا خەڵکی کە لە دەوری یەکتریا کۆ ئەبوو خەڵکی کە نە ئەچووە مەکتەب و خەڵکی کە نە ئەچووە زانکۆ بەڵام خەڵکیان وادار ئەکرد کە هەر بە چاوی بەسەندە نەکا بۆیە مەتەڵیان بوو ئەیان و مەتەڵێک ئێژین و هەڵی بێرە پێناسەی جۆرێکیانەکرد لە شتێک کە تۆ دەبوایە ورد بواێت و بیرە لێ بکردێت و بوزانێ ئەم پێناسە کریاگەل لە چی ئەخوا ئەمە بە نەوعی سەتحی شعوری تۆیان ئەوردە سەرەوە لەم جۆرە مەتەڵ و هەڵس و کەوت و چیرۆک و داستانەی کە بۆ تۆ ئەیانوت هەنێ پەندیان بە تۆ ئەدا لە ڕۆژگارە ئەمڕوا دنیا ژڵەژیاگە و گشت کەسێ پێی وایە فرە ژیرە و ئینترنێت وا لە دەستیا و کاناڵگە لە ماهوارەیی هەن و ئەڕواتە زانکۆ متعسفانە ئینسان نەک ئاقڵترنەوەگە نەک ئەقلی کار ناکا بەڵکو مشتێ ئینسانی ئەقڵ شەرتی دروست بووگە چون بێجگە لەو ڕێگەی کە فێریان کردگە هیچێکی تر حاڵی ناوێ با من مثالێک بدەم مثالێک هەر بۆ تەفریحێک کابرا خەریکە گۆرانی بەرتەونانە ئەخوێنێ ئێژێ باڵا بوچکەکە ڕووناکی ماڵە باڵا بەرزەکە دار پرتەقاڵە دەیتۆ ئەگەر ژیرویت فەورەن تێ ئەگەی ئەمانە هەرتکیان یەک نەفەرن خەریکە وە باڵای یەک نەفەرا ئێژێتی وە دوو نەفەر نایێژێتی دەڵە دڵ ناکە منزوری دەژنوێت مەسەڵەن وە ئاشکارا کە لە میانە ئێژێ ئامینێم تاقانەی دایە ئایشێ گوڵێ و فاتمە و ڕعنایە لە چواران یەک بۆ من باە ئاخ ئامینێم تاقانەی دایە ئەو مەبەستی چوار نییە مەبەستی هەر یەکێکە باڵا بوچکەکە ڕووناکی ماڵە باڵا بەرزەکە دار پرتەقاڵە چۆن ئەکرێ کەسێک هەم باڵای بچووکوێت هەم لە عینی واحدا باڵای بەرزوێت چۆن ئەکرێ باڵا بوچکەکەی ڕووناکی بدات چۆن ئەکرێ باڵا گەورەکەی لە دار پرتەقاڵ بکە تەبیعەتەن ئەگرا ساحەی عمومیە تۆ کۆدێک لە نێوانە دوو ئینسانە ڕەد و بەدەڵ ئەەکەی کە فقط ئەم دوو ئینسانەیە لە یەکتری تێ ئەگەن و ئینسانە ژیرێ کە ئەتوانێت ئەم کۆدە لە یەک بکاتەوە هەرکەوا لە ناوە ئەم زەماوەنە هەرکەوا لە ناو مەجلسە ئەم گۆرانیە وا لە فکر خۆیە یا قیتەقی تێسی یا خەریکە ئەنواڕێوە شوێنە ژنێکە یا هەڵەخاو دائەخاتۆ یا خۆی ئەنوێنێ یا غەرقە لە دنیای خۆیە حاڵی ناوێت و چی ئێژی هەرنێ لە خیاڵیا لەحنە گۆرانیەکە بردگێسی خەریکە سەرە شەکێنێت و ئەسەن نافەهمێ کاورای گۆرانی وێشتیوت هەرسەر ئەلەقێنێ کاورای گۆرانی وێژیش ناتوانێت ڕوت قسە بکە بەڵکو لباسە فاخر ئەکا بەبەرە ئەم نیەتە کە خەریکە بەحسیەکە خەریکە وەسفە مەعشوقی ئەکا خۆشەویستەکەی ئەکا ژنەکەی ئەکا باڵا بوچکەکە ڕووناکی ماڵە باڵا بەرزەکە دار پرتەقاڵە کابرا تێ ئەگا کابرای تەرەفە مقابڵی ئینسانە سوخوندان ئینسانە سوخونسەنج تێ ئەگا چۆن ئەکرێ ئینسانی هەم زەمان هەم باڵای کورتوێ هەم باڵای بەرزوێ کەی باڵای کورتە و ڕووناکی ماڵە کەی باڵای بەرزە و دار پرتەقاڵە وەختێک شەوە و خەڵوەتە و عێشقبازیە و ناوە تەختەخاوە لەشە چەرمەگە تابووگی بچووکە ڕووناکە
وەختێ وە پێ وەقیت و قنج ئەوێسێت و لە ناوە ماڵاتێت و ئەڕوا دار پرتەقاڵە و پرتەقاڵی واپێوە. ئەمە معلومە خۆ خەریکە چی ئەیژیت. ئەمە خەڵکە عادیلی تێناگا چون سرنجەی نادا. تۆ وەختێژی خەڵک ئاقڵکەمەوە ئاگاهکەمەوە لەبەرەوەی تێبگا، لەبەرەوەی بزانێت. وەختێ لە گراوتی باڵا بووچکەکە دار ڕووناکی ماڵە باڵا بەرزەکە دار پرتەقاڵە یەک نەفەرە، چوار نییە. لێ داوێت و سوال چۆن هەم باڵای کورتە هەم باڵای بەرزە؟ ئەوە مێشکە تۆ کارەکە ناخەڵەتی. لەسەر زەمینە ئێمە شتێ بوو گەسۆ باو تا دەم ئەەکەیتەوە جەماعەتێ لە دانشگا هاتوونە دەرەوە بە ناو زانکۆ ئێژن بەڵگە کووە بەڵگە دادگاهی چیت منزورت چییە؟ سەنەدم کووە سەنەد ئەنواع جۆرا و جۆری هەست. ئەمەی کە تو تەشخیص نادەی بە چی ئێژن سەنەد، تەشخیص نادەی بە چی ئێژن تەحلیل، تەشخیص نادەی کە کارەگاهی بوو چییە؟ کاکە کابرا قەتڵێکەکە جنایەتێکەکە هیچ سەنەدێ لە خۆی بەجێ نەیاڵێ، نە تەبع سابعە بەجێ تێڵێ ئاسار ئەنگوشت بەجێ تێڵێ نە DNA بەجێ هێشتگە نە کەسێ چاوی پێکەوتکە هیچ. لەگرا شەرلۆک هۆمز تێرن پوارۆ تێرن تا ئەو بۆ تو تەشخیص بدات لە ئاسەوار جۆرمێکە پاکۆ بووگەسۆ و تەحلیل بکە و تەخەیل بکە کە کێ ئەم جۆرمەی کردگە. پس ئەمە کارە هەر کەسێک نییە. ئێمە گەرەکمانە خەڵکی فێرکەین، خەڵکی بفامێ چه خەوەرە، وەگەنە خەڵکەکە لە خۆیەوە گار دەگرێ. ڕۆژگارانێک گوێم ئەدا لە خانمەیەک لە ئەمریکا دەرمەوردە فێمەنیزم قسەیە کرد. ئەم فێمەنیزمە تەبقە کلاسە سەرەکانە ئەمریکا چون هیچ وەخت نەهاتگنە ناو جامعە، چون مەحەلەگەرە خوارە جامعەیان نەدیگە مشتێ مامانین کۆمەڵگا ئەمنە و فرفرە خاصە و فرشتە قەشەنگێکە و تا ئەوەی کە ئەیانگرن لە ناو خیابانە تەجاوزیان پێەکەن. تازە ئەفەهمن لە کۆمەڵگا پیای جۆرێکی تریش هەست. بەڵام کەنیشکێکە لە مەحەلەی خوارێک و لە دایکەوێت لە ڕۆژی ئەوەڵ و فێر ئەوێت کە لە ناو ئەم گورگە لە جامعە چۆن خۆی بپارێزێت. بۆ لەبەر خاتری ئەوەی تۆ ئەو کەرەستێت نەداگە بەدەسە ئەم مردمە بفامێ. تۆ مناڵە خۆتە نەسیحەت نەکردگە. تۆ مردمێک کە شەو ڕۆژ خەریکە خەبەر و هەواڵ ئەخوێنێتۆ فێرە نەکردگە خەبەر و هەواڵ چه شەکڵیە دائەنیشێتە پای تەحلیلە خەبەرە ئەحمەقانە و ئەحمەقانە بۆ تەحلیلیەکە. نایفامێت کە نایفامێت شێوەکەی ئەبێ بەمە. جایسە من گەرەکمە ئەمە بکەمەوە. من ئیسەگەرەکمە تیشکێ بخەمە سەریەمە. شەڕە ئوکراین دەستاویزێکە تا من معجزاتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ ئێوە دەربخەم. تا تۆیە کە تەوانت تەشخیصە نییە بزانی شتێکە هەسە چەندێک گەورەز فێرە تەشخیصە بکەم سەنگم مەحەکە پێ بەم. سەنگم مەحەک ئەوەی کە ئەیدەن لە فلزێک ئەزانی ئاڵتونە یا ئاڵتون نییە. تۆ تا سەنگە مەحەکە نەوێ نازانی، بەڵام کاورایش ئاڵتونکارە دەستی لێدا ئەزانێ، ئەی بینی ئەزانێ، ئەیگرێتە ناو دەست بە قورساییەکەی ئەزانێت، ئەی خاتە ژێرە دانی بە قەپێک لێ ئەگرێ بە نەرمیەکەی ئەزانێ ئەمە تەڵاس یا تەڵانیە یا بەدەڵە. نەوال ڕووحەراری لە ڕۆژنامەی گاردیەنە سەبارەت بە شەڕە ئوکراین مەتڵەبێکی نووساگە. بۆ من نەواڵ نوحەراریم بۆ ئێوە هاوردگە مهمە کە نەواڵ نوحەراری لەکوێ ئەم مەتڵەبەی نووساگە. بزانن لە دنیای ڕۆژنامەنگاریە هەر خەبەری خەبەر نییە. مەسەڵەن تۆ هاوکات دوو خەبەرە هەست. گەورەترین و کۆنتەرین دارە دنیا کە 500 ساڵ تەمەنێسی لە وڵاتە کۆنگۆ بەدەست تۆفان و لە بن دەرهات. ئەمە خەبەرێکە لە شارە ڕۆمە ئیتالیا بەهۆی پلەی گەرماوە 5 نەفەر مردن. بە نەزەرە ئێوە کامیان خەبەرە ڕۆژنامەنگاریە؟ کامیان وا لە ئەولەویەتە؟ کامیان میدیاکان بڵاویەکەن؟ و ئەوەی کۆنگۆ ئێوە پێتان وایە زۆر مهمە و دارەکە گەورەس و 500 ساڵە و داری کۆنتر لە دنیا لەمە نییە. نەقسە مهم نییە. مهم ئەمەسە ئەم دارە گەورە وا لە کوێی دنیا.
کوێ مهمە ڕۆم مهمە یا کۆنگۆ تەبیعەتەن ڕۆم مهمە خەبەرێک کە 5 نەفەر لە ڕۆمە بە پلەی گەرما مردگن مهمە نە گەورەترین دارە دنیا و کۆنترین دارە دنیا لە کۆنگۆ سقوطی کرد ئەمە مهمە کە کاورای یەهودی گەی ئیسرائیلی تاریخ نویس گەورە کریاگە تریبوون بەدەسە دنیای ملیۆنەر بووک لە ڕۆژنامەیە گاردیەنە بریتانیا مەطلبە نووسێ خیلی مهمە بۆیە من نەواڵ نو حراریتان بۆ تێرم تا تۆ بێتە دەست ئیستا من تەحلیلەکەی نەوار نو حراریتان بۆ خوێنمەوە بە ناخونە و وردەی ابتدای دیبێتێکی ئاخێز ناوێت بەڵام تۆ وەکو بەردەنگە ئێمە چون حەسوودی چون بێعەقڵی چون قیاس نێ لە دەستا چون ئێمە قودرەت نەبووگین نافامی کێ گەورەس کێ بچووکە تۆ ئۆهوهوو ئەزانی گاردیەن کاورای جوولەکە نەواڵ ڕوحەراری گەی فرە مهمە تۆ نافامی ئێشێ بۆت ئەم قیاسە دروستکەن تا تۆ بفەهمی ئیسا من تەحلیلەکەی ئاغای نوحەرانیم دانیاگە بە ئینگلیسی هەرکە گەلێکیسی بڕوا لەسەر پیجە گاردیەن بخوێنێتەوە بەڵام کەسێک تەرجمەی کردگەسەوە بە فاسۆمی من بە فاسۆمی بۆتانە خوێنمەوە و لەسەری ئەوەستم بۆ لەبەر خاتریەوەی یەک جار بۆ هەمیشە ئێمە وەینە باوکێک و ئەم مردمە ژەڵە ژیاگە کاول کریاگە وەسە مناڵێ وا شەهوەت دایگرکە گەرەکی خۆی کاولکە ئێمە بەری پێ ئەگری ناڕەحەت ئەوێ هەڵا خاتە و گەرەکێ دەرچێ و جوتە ئەوە شێنێ و قسە ئەکاو دەی بابی خوێنینەوە ئێژێ نەواڵ ڕوحەراری ئێژێ بۆچی ڤلادیمیر پوتین لە ئێستاوە ئەم جەنگەی لە دەستداوە بۆ لە دەستی داگە ئەم جەنگەی بۆ لە دەستداگە کەمتر لە هەفتەیەکە جەنگ کەمتر لە هەفتەیەکی جەنگ وا دەردەکەوێ کە پوتین بەرەو شکستێکی مێژوویی هەنگاو ئەنێ خەونی پۆتین بۆ بنیادنانەوەی ئیمپراتوریەتە ڕووسی لەسەر ئەو درۆیە بەندە کە ئوکراینیەکان نەتەوەی ڕاستەقینە نین کە ئەوان خەڵق ڕاستەقینە نین هەروەها دانیشتوانە کیێف خارکیێف لیڤێڤ بە پەرۆشن بۆ حکمڕانی ڕووس تاگرا چیوت من پێشووتر ئەمە کردگە بە دیبیت نەوە نوحەراریە یەهودی و ئەو کوردەی کە ئەمەی تەرجمە کردگەسەوە تەبیعەتەن وانە بەرەی ئیاڵەتە متحدەی ئەمریکا تەبیعەتەن گەرەکیانە بوو ئوکراینی بخونجنن تەبیعەتەن گەرەکیانە ئوکراین بخەنە بەرامبەرە ڕووسیە تەبیعەتەن گەرەکیانە لەم شەڕە تەبلیغاتیە بیوەنەوە نەوا ڕوحەراری دەسەنێتە سەرچی ئێژێ وڵادیمیر پوتین کە گەرەکێسی ئیمپراتوریەتە ڕووسیە گەورە کاتۆ ئیحیای کاتۆ زیندوی کاتۆ لەسەر ئەم مەطلبە وەستاوە کە ئوکراینیەکان نەتەوە نین هەر بە ئەمە تەفسیرکەین بزانن نەتەوەبوون یا نەتەوەنەون بتەوبوون یا بتەونەون ئەگەڕێتەوە بە تعریفێک کە تۆ لە دەوڵەت میلەت هەسد لە نەیشن هەسد و لە ئەستەیت هەسد ئەمانە گەرەکیانە لە دنیای ئەمڕۆە کە نەزمە دەوڵەت میلەتی وا بەسەرۆ دەوڵەت میلەت کەنە حەقیقەتێکی هەتاهەتایی یعنی تۆ بەبوون ملت بوون تبقى تعریفە ئەوان یا نەبوونیان تۆ هەست بەبوون یا نەبوون بکەی جارێ هەر ئەمە لە بنەڕەت و باتڵە چون ئەمە شتێکی دەستکردە شتێک نییە تەبیعی وێ دەستکردە تۆ لە بۆرهەیەک لە تاریخە ژینەتەوە یعنی ناشنال نیشن ژینەتەوە نیشن لە بۆرهەیەک ئاوات نەوتکە تۆ ئیستا ئەمە گەرەکتە بکەیتە حەقیقەت ئێژێ ئاغای ولادیمیر پوتین دەست بۆ ئەوە ئەوات کە ئێژێ ئوکراینیەکان لە مێژووە نەتەوە نەوگن
بۆ دائیمەن لە ژێرە دەسە ئێمە بووگەن و شارەکانە خارکیێڤ و لیڤێڤ و ئەوانە حەز بە حکمڕانیە ئێمە ئەکەن. تۆ ئیشێ لەمە تێبگەی ئەمە کامە ئستدلالە، ئەمە هەمان ئستدلالە پارتی یەکێتی دەوڵەتە ئێرانی کۆمەڵە دموکرات پەکەکە ئەبە ئوجالان دەوڵەتە یەهودە تورکیە دەوڵەتی یەهودە ئێرانی دەوڵەتی یەهودە عێراقی ئێژن بە ئێمە کە ئێمەیە کورد هیچ وەختێک نەتەوە نەوگین یعنی حکوومەتمان نەوگەن نەتەوە نەون یعنی حکوومەتمان نەوگە. بۆ ئەمیشە تاریخە بۆ ڕوەکەن تاریخ ئیمپراتوریەتە سەفەوی ئیمپراتوریەتە عوسمانی حاکمیەتە ئیسلام داگیرکردنە ئیسلام حکوومەتە عەباسیان حکوومەتە کوورەشە هەخامنەشی حکوومەتە ساسانیان. ئەمە سابتی ئەکاتۆ هیچ وەخت دەوڵەت نەوگی کە دەوڵەت نەوید مردمیش نییەی مردم نییەی مردمە واقعی نییە هەروە کە پوتین ئێژێ. خۆ کەم مردم نەوی چه اتفاقێگە کەفێ تۆ ئێشێ لە ژێرە قیومیەتە دیگەران ناویت. خۆ ئەوە درۆیەکی تەواوەتیە. ئوکراینیا زیاتر لە 1000 ساڵە نەتەوەیە. ئوکراینیا زیاتر لە 1000 ساڵە نەتەوەیە. هەروەها کاتێک کیەف شارێکی گەورە بووە موسکۆ تەنانەت گوندێکیش نەبووە. بەڵام دیکتاتۆرەکەی رووسیا ئەم درۆیەی زۆر بۆ خۆی کردووە کەوا دیارە بڕوای بەخۆی هێناوە. ئالەگرا ئاغای نەواڵ و حەراری بۆ ئەوەڵین بار اتفاقێگەخا نەتەوەبوون بە دەوڵەت نییە. وەتی یەک بیان و تێرێ ئێژێ کیەف بەر لە موسکۆ شاروگە. من بە هەزاران ساعت دیبەیت سابتم کردگە کوردبوون چۆنە چۆن کۆمەڵگای کوردی مەوجود بووگە چۆن دەسەڵاتە کوردی مەوجود بووگە چۆن کوردان مەوجود بووگن. ئێمە شتێکمان بناون نەیشن نییە بەخۆمانمان وتکە کوردان. من ئەمەم سابت کردگە ئاغای نەواڵ و حەراریە یەهودیە تاریخدان یەک کەلەمە تێرێتەوە کیەف شار و گەبەر لە موسکۆ شاروێ دێوە دەلیلە. ئەو کەی دەلیلە؟ ئەوە کەی دەلیلە؟ ئەمە تۆیژیتی هەولێر بەر لە تاران شاروگە کەی دەلیلە؟ کاتێ پلانە داگیرکردنە ئوکراینیای داناوە پۆتین کۆمەڵێ فاکتی ڕەچاو کردووە. ئەو دەزانێت کە سوپای ئوکراینیا بە چاو رووسیا قەزەمێکە. ئەو دەزانێت کە ناتۆ سوپا نانێرێ بۆ یارمەتی ئوکراین. ئەو دەزانێت کە پێویستی ئەوروپا بۆ نەوتوگازی رووسیا وا لە وڵاتانی وەک ئاڵمانیا دەکات دوودڵ بن لەبارەی سەپاندنی ئابلۆقەی قورس. بە بنەماگرتنی ئەو ڕاستیانە پلانەکەی ئەوە بووە کە بە خێرایی و چڕی لە ئوکراینیا بدات حکوومەتەکەی بنبڕ بکات حکوومەتێکی کارتۆنی لە کیەفدا بمەرزێنێ هەروەها بەرگریە بەرامبەر سزایەکی لاوازی ڕۆژئاوا درێژە پێ بدات. ئێستا حکوومەتەکەی ئۆکراینیا کارتۆنیە رووسیا دایبنێ حکوومەتەکەی عێراق چی؟ ئەی حکوومەتەکەی ئێران چی؟ ئەی مەسعود و جەلالە تاڵەبانی چی؟ کارتۆنی نییە عەسڵەکەن کێ دایانیانی نییە؟ خۆیان بە ئێرادەی خەڵکی دایانی نییە. با بڕێن ئێدامە بین. بەڵام نەزانراوەیەکی گەورە هەیە دەربارەی پلانەکەی. وەک ئەمریکیەکان لە عێراق و سۆڤیەتیەکان لە ئەفغانستانەوە فێر بوون داگیرکردنی وڵاتێک زۆر ئاسانترە وەک لە بەڕێوەبردنی و بەردەوام بوون. داگیرکردنە وڵاتێک زۆر ئاسانترە لە بەڕێوەبردنی و بەردەوام بوون. پۆتین دەیزانی
هێزی ئەوەی هەیە ئوکراینیا بگرێت. بەڵام ئایا خەڵکی ئوکراینیا حکوومەتە کارتۆنیەکەی پۆتین پەسەند دەکەن؟ پۆتین قوماری ئەوەی کردبوو کە بەڵێ دەیکەن. سەرباری ئەوە بەردەوام ئەوەی دووپات کردووەتەوە بۆ هەر کەس گوێبیستی بووە بێت کە خەڵکی ئوکراینیا نەتەوەیەکی ڕاستەقینە نین، کە خەڵکێکی ڕاستەقینە نین. لە 2014 خەڵکی کەریمە بەرپەرچێکی ئەو تۆی داگیرکەرەکەیان نەداوە بۆچی دەبێت 2022 جیاواز بێ. پس ئێمە زانیمان طبق قسەی ئاغای نەواڵن و حەراری داگیرکردنە وڵاتی ئاسانە، مهم ئەوەسە بتوانی ئیدارەیکەی وە بەردەوام بیت. ئیدارەیکەی وە بەردەوام بیت. کاکە گیان لە فۆرموڵەکە تێگەیت، لە فۆرموڵە داگیرکاری تێگەیت، ئەتوانی بیگریت، بەڵام شەرت ئەوەسە ئیدارەیکەی وە بەردەوام بیت. بربەستەکانە ئیدارەکردن و بەردەوام بوون چییە؟ ئەوەسە کە مەردەمێ خۆی بە داگیرکریاک بزانێت، ئەوەی بەرامبەری بە ئەژغاڵگەر بزانێت و لەگەڵی شەڕکاوە ملی پێنەدا. ملی پێنەدا. دروسە. دەی ئەگەر واسە ئەمە ئوسولە سیاسەتە، چۆن ئێوە قبولتان کرد ئێمە تاریخمان 2500 ساڵە؟ چۆن ئێوە قبولتان کرد ئێمە ئیمپراتوریەتە هەخامنشیان بەسەرمانەوە بووگە؟ چۆن ئێوە قبولتان کرد کە ئێمە ئیسلام حملەی پێمان کردگە؟ چۆن ئێوە قبولتان کرد کە ئێمە هەزاران ساڵە بندەستین؟ چۆن ئێوە قبولتان کرد ئێمە عەباسی بەسەرمانەوە بووگە؟ چۆن قبولتان کرد کە ئێمە سەفەویە و قاجاریە بەسەرمان بووگە، سەلاجقە بەسەرمان بووگە؟ دەی تۆ ئەمتە قبول کرد 2500 ساڵە کۆیلەی کوڕە کۆیلەی کوڕە کۆیلەی کوڕە کۆیلەی ئەجداد کۆیلەیت. دێتر کووە تۆ نووزەڵتی ئامێنێ بوێسی لە بەرامبەریە؟ کووە ئەمانە غەریبەن؟ غەریبەن نیەن، ئەمانە متەجاوزینە و باوک بووگە تۆن تۆیش کوڕە ئەم تەجاوزیتە و ڕۆڵەی ئەم تەجاوزیتە. وانە سوال بۆ ئەوەی ناوی پسپۆڕ نوخبەی کوردە قەومیە ئەم تاریخە قبول ئەکا، شەنوکەوی ئەکا، باسە ساسانیان ئەکا، ڕواتە سەر زوانە پەهلەوی، باسە حکوومەتە گەورەی عوسمانی ئەکا، باسە حملەی مسلمانان ئەکا. یەک دانەیشی شەواهدە تاریخی تا دەورانە متەئەخر نییە. نێسی دەی بۆ بەردەوامکردنە تەجاوزە دەوڵەتە ئێرانی ئێشی چی بکەی؟ ئێشە ئێرانی نەکەیتە غەریبە، ئێرانی بکەیتە ئامۆزاک. کێ بەردەوامی کرد دەسەڵاتە ڕزاخان بەسەر خەڵکە ئێمە؟ کێ بەردەوامی کرد دەسەڵاتە ئەتاتورک و مەلەک فەیسەڵ بەسەر ئێمە؟ حافز ئەسەد بەسەر ئێمە کێ کردی؟ هەر ئەمانەی کە بەناوە کورد مبارز بوون و ڕەهبەر بوون هەر ئەمانە کردیان. پس کێشەیە گەورەی تۆ چییە؟ ئەوەسە تۆ بمێنی تۆ. مانەوەی تۆ چۆنە؟ ئەوەسە کە خەڵکەکە قبول کا تۆ دەرەکی نیەی، تۆ داگیرکەر نیەی، تۆ ئشغاڵگەر نیەی، تۆ بێگانە نیەی، تۆ لە خۆیانی. بۆیە وەختێ پارتی و یەکێتی تەمامە کێشەکان ئەخەن بە ملە عێراقا، بە من سەدام حسەینە و نایژن ئەمە دەوڵەتە عێراق بوو کەس مردمە سەرزەمینە ئێمەی وا پێ کرد. ئەمە ئەو سیستەمەسەوا بریتانیا هاوردگەسی ئەم بەشەی لە کوردەوارە لە پڕێکا بگەس و عێراق و ئەمە ئێمە و مردمە ئێمەی نابود کرد، بەڵکو ئەوانێژن سەدام حسەین بوو. یعنی لای بووین خۆمان بڕۆینە ناوی ئیستا خۆمان دەوڵەتە عێراق نین کە ئێوە فاسد ئەەکەین، ئێوە 30 ساڵە ئەوێنن ئەمانە تەجاوزیان بە کورد کرد، ئێمەیان بچووکۆ کردو، مێژووی تەسلیم بوونیان بۆ ئێمە تۆمار کرد، ئێمە هەتایە لە ناخمان و بووگینە عێراقی، ئێرانی، تورکی و هەتایە بووگینە کۆیلەی کوڕە کۆیلە. دەی ئەمانە ڕەهبەرە مەردەمە کوردن،
دەیستە من بە نەوان ڕووحەراری وتم کێشەی پوتین ئەوەسە ناتوانێ بەردەوام بێت ناتوانێ بمێنێتەوە. چۆن ناتوانێ؟ ئێستا بابزانین چۆن ناتوانێ، تەوزی حدا چۆن ناتوانێ و من تێمە سەرە دانە دانەیە هەیکەلە ئەم ڕاهبەرانە ئێوە وا بەچکە حیزبین و ئێمڕۆ گشتتان بگونۆ تەرەفدارە ئۆکراینیا. ئەمیشە وا بۆتانێژیتی بابە جوولەکە زەریفەکەتانە و گەیشە و فرە مەرغوبە و دنیایش باسیەکات. لە ڕۆژنامەی گاردیەنیشان وساگێسی پەیمانە حەیدەری نایژێتی خۆت قرچۆ بکەیتەوە دەربچی بزیری کێنی بێژی ئەو وتی و خواڵی ناگرێ مهم نییە. لەگەڵ تێپەڕینی هەر ڕۆژێک ئەوەی ڕوونتر دەبێتەوە کە پوتین ئەو قمارە دەدۆڕێنێت. پس چۆن ئەو قمارە دەدۆڕێنێ؟ بابزانین چۆنیە دۆڕێنێ. خەڵکی ئۆکراینیا لە دڵەوە بەرگری دەکەن. قسەکەی من ڕاست بوو. ڕۆژانی ئەوڵ تەحلیلم بۆتانە کرد کە کابرا بەر لەوەی ئەسڵحە باتە دەسم مناڵێکی 7 ساڵە ئێشێ لە دڵۆ فێری کردووە کە ئۆکراینی بوون چییە؟ تا ئەو وەختە بێت نەمایشە ئەسڵحە بە درسە بەدڵۆ ئیسا ئەمیش ئێژێ بەدڵۆ. ئەمە متەئەخرەها بە احتماڵ فرە دیبەیتەکانە ئێمە گوێدات. ئاغای حراری متەئەخرە دیبەیتەکان من خێری بەرتر لەم قسانەیە ماغا کردوێتی لە ڕۆژنامەیە گاردیەنە. و ستایشی هەموو جیهانیانی دەست خستووە. ستایشی جیهانیانی چۆن دەست خستکە؟ بە بەرەی میدیاییە ئێوە 4 ڕۆژە 5 ڕۆژە لە خۆتان و فیکە لێدەن و چەپڵە لێدەن و گەمارۆ ئەدەن و حەملە ئەکەن و تەبلیغا دەکەن. ئەوە جیهانیانی دەست خستووە. چون مقاومەت ئەکەن شەڕەکەن تەسلیم ناون. ئەی بۆ ئێوە وتان کە قازی محەممەد تەسلیم بوو کارە خاسێکی کرد با خەڵکە مەهاباد نەمرێ. تۆ ئیستە نەدوێت جیهانیان چەپڵە لێدەن بۆ ئوکراینیەکان لەبەر ئەوەی ئێژن خوا هەڵی ناگرێ حەز بە شەڕ ناکەین نەمانگەرەکە خوێنمان لێ بێ مقاومە ناکەین دابێرە ژوور و کاکە پوتین بارێکەڵڵا شەڕ ناکەین ئێمە. ئەوە نەبوو ئێوەژن قازی محەممەد خۆی داوە دەست و خەڵکە مەهاباد شەڕ نەکات و قڕ نەکرێ. پس حتمما ئالەگرا خەڵکە جیهان بۆ ئێمە چەپڵە لێ نادا و ئێمە ئێژە چ خوێڕیون تەسلیم بوون. وەلێوە خەڵکە ئوکراینێژێ باری کەڵا تەسلیم نەون. ئەمە ئەمتانە پێژیتر درسە. من سوالەکەم چۆن ئەم هەتیوانە ڕوویان تێت باسە قازی محەممەد ئەکەن باسە ئەو مێژووی شکستە ئەکەن. تێمە سەریستە تێمە سەری. هەروەها بردنەوەی جەنگەکە زۆر ڕۆژی تاریک بەڕێوەیە. لەوەیە رووسیا هەموو ئوکراینیا داگیر بکات. بەڵام بۆ بردنەوەی جەنگ دەبێت رووسیا کۆنتڕۆڵی ئوکراینیا بکات. دەتوانن ئەوە بکەن گەر خەڵکی ئوکراینیا بهێڵن. وا دیارە زۆر ئەستەمە ئەمە ڕوو بدات چون خەڵکە ئوکراین مقاومەتەکە ئەو وایژێ. هەر تانکێکی رووسی تێک دەشکێت و هەر سەربازێکی رووسی دەکوژرێت ئازایەتی ئوکراینیەکان زیاد دەکات بۆ بەرگری. هەر ئوکراینیەکیش بکوژرێت قینی ئوکراینیەکان قوڵتر دەکاتەوە. قین ناشیرینترینی هەستەکانە بەڵام بۆ نەتەوەی چەوساوە سامانێکی شاراوەیە. خەفەبوونی لە قوڵایی دڵە دەتوانێ بەردەوامی بە بەرگری بدا بۆ چەندینەوە. خۆب پس ئیستە لەگرا قین سەروەتێکی ملیە بۆ مردمێکی چەوساوە. قین مەلا بەختیار هاتە ناوە کڵاب هاوس سوالم لێ کردوتم مەلا بەختیار تۆ کە چەپ بووی ئینقلابی بووی خۆت وە زوانە خۆت ئێژیت گەمارۆ دریاگین بە دوژمن
مەلا بەختیار من قوبوڵی یەکەم تۆ حکوومەتە کوردستانە حەلیمی پێت نایژم تۆ دەستکردی و دروستکریاگی و تۆ هاتکی کورد نابوودکەی سوالە ئەقڵی لێ یەکەم مەلا بەختیار تۆ ئیستە خوەت وتت ئێمەیە کورد گەمارۆ دریاگین بە دوژمنان تورکیە عێراق سووریە ئێران مەنایژی مەلا بەختیار ئەقڵ ئێژێت مردمێک کە گەمارۆ دریاگە بە دوژمن کەمینەیە کە گەمارۆ دریاگە بە دوژمن زیاتر ڕۆ ئەچێتە ناوە خۆی گارد ئەگرێ لەبەرەوەی بمێنێتەوە جیاوازیەکانی ئەهێڵێ خۆی ناکاتۆ مەلا بەختیار تۆ کە گەمارۆ دریاگی ئیستە مەشیایە خەڵکە هەرێمە کوردستان ئینقلابی ترین خەڵکە ناوچە وایە تا هەر تاکێکی بۆ تۆ سەربازێکی قارەمان وایە تۆ مەجیدی ماڵ ئەکەی تۆ فەرهەنگە نەئۆلیبراڵی تێری کازینۆ ئەکەی تۆ فاحشەخانە ئەکەی تۆ ئینسانە عنتەر لە سۆشیال میدیا تێری لەشفرۆش و قەحبە تێری بەناوە سایە کەریم و ئەسێرە کەریم و هەسێرەی ئاسمان و هەرچی کەریمە گەوادە تا ئەم خەڵکە بکەی بە سوژەیە نەئۆلیبراڵی مەلا بەختیار تۆ درۆ ئەکەی بە دوژمن گەمارۆ دریاگی تۆ داردەست دوژمنیت بۆیە هاتکی مردمە ئێمە بێشەهامەت و فاسد و گەڵپەرست و هەلپەرست ئەکەی تۆ درۆ ئەکەی خوێندنەوەی تۆ ئەوە نییە دەوروبەر و دوژمن گەمارۆی داگە چون لە ناوە دڵە شەوە لە باسە مەجیدی مۆڵ ئینسانە کوردیە سوژەیە نەئۆلیبراڵیە دائیمەن لە ڕقابەتە ناوە بازاڕ و خۆفرۆشتن و هەرچیشتە بۆ فرۆشتن لە گونفرۆشی تا بیلبیلەی چاوفرۆشی ئەم ئینسانە وە کەڵکە خۆیشی نایە چ بڕسێوە من دەئیستە خۆ نەوال نور حەراری وایژی کاک مەلا بەختیار چۆن جواومان ئەدەنەوە خەڵکە هەرێمە کوردستان ئێوە گەمارۆ دریاگن بە دوژمن ئەگەر گەمارۆ دریاگن بە دوژمن چۆن قارەمان نین چۆن وا خۆتانتان کردگەسەوە بۆ قەحبەخانە و ماساژ پلەیس و دۆلارە ئەمریکایی و کالای چینی دیتان خۆ لە ناوە مەحافلە دنیا وەختی گەرەکیانە وەسفە مەردەمە گەورە بکەن نایژن خوا هەڵی ناگرێ تەجاوز پێکریاگانە خەسێکن تەسلیم زوو ئەون مقاومە ناکەن بەڕاستی واناژێ ئێژە قین چتە خاسێکە مردمێکە وە بەر گەمارۆ ئەکەوێت وە بەر هێرشەکەوێژە قین لە دڵیاوێت سوئال چۆنە مردمە ئێمە گشتی شیفتەی ئیسرائیل و یەهودیە هەر لە خۆی و لە خۆی و عاشقە یەهودیە چۆنە ئەم مردمە ئێمە لە خۆی و عاشقە ئامریکا و بریتانیاست لە کاتێکە ئامریکا و بریتانیا و دەستگای جودۆ کریستیانەتی ئێمەیان نابوت کردگە چۆنە ئێمە قینمان نییە گشتی خەریکە دنەمان ئەدا عاشقە ئامریکاوین عاشقە ئیسرائیل وین عاشقە یەهود و مەسیحی وین چۆنە ئێوە دۆسن یا دوژمنن ئێوە ڕەهبەرن یا دەستنشاندەیە یەهودین خۆتان چۆنە ئەم مردمی ئێمە ڕقی نییە لە یەهودی و مەسیحی لە ئەمریکایی و لە ئینگلیسی چۆن قینی نییە لێیان ها چۆنە ئێوە برایەتیە گەلان ئەکەن گەڵتان کردگەسەوە بۆ دنیا کورە کاکە خۆمە من نایژمی نەوال نو حەراری ئێژێتی من پێشووتر ئەمانمە وتگە وەلە تۆ ئەمانە ناتوانی بفەهمی وای زاینتە فرە فەهمی دەی چون ئەربابێ وا تەجاوزە پێکاژێ بەرێ قەڵا فرە خاسە ئافەرم چ فاحشەی قەشەنگێکی بەرێ قەڵا پس ئیستە ئێمە زانیمان مردمە قەهرەمانە و مردمەسە ڕق و قینەیشی بوێت دەرسە سوالە من لە ئێوە ئەمەسە بۆ ئێوە عاشق ئامریکا و ئینگلیس و یەهود و مەسیحین
بۆ هەن بۆ تەبلیغە برایەتیە گەلان ئەکەن. ئەمە ڕۆژنامەی گاردیەنە بریتانیاس. ئەمەی تیا نووساگێسی یەهودیەکی گەیە، فرە لووسکەس گەیە. من نەم نووساگاها تا بێژن سوێڵەکەی ڕەشە و قیافەی مەخوفە و جافە تووڕەیەکە و من نەم نووساگە لووسکەڵەیەک بە ناوە نەوال ڕوو حراری نووساگێسی. چۆنە نەوال ڕوو حراری ئەمانە ئەزانێ ئەو ئەنەی لای ئێمە وا خەریکە ژنبازی و حرەم سەرابازین خۆیان وە پیاگ ئەزانن ئەمە نازانن ئەوان ژێر خەوەکێن. ئیستە نەوال ڕوو حراری سابەتی کرد گەیبوون بە تەختەخاون هیە، گەیبوون بە ئەقڵە، ئەم لە ئەقڵا گەی نییە. ولی تەمامە ئەو ڕەهبەرانی هێوە لە ئەقڵا گەین ڕۆژێ 20 جار تەجاوزیان پێکریاگە ئاوس ئەون. بە مەسعودە بارزانی تۆ تا عەبدوڵڵا ئۆجەلانە ڕۆژێ 20 جار ئاوسیانەکەن. دروستە؟ چون ئەمە ئەوانن ئێژن ئاشتی خوازی و خواحڕی ناگرێ و کەس خراو نییە و ئێمە پێکەوە ژیانمان هەسوون نۆکەرە ئامریکاین و نۆکەرە ئێرانین و نۆکەرە تورکیەین وانیە؟ خۆم نەتەوەی چەوساوە سامانێکی شاراوەیە، خەفەبوونی لە قوڵایی دڵە دەتوانێ بەردەوامی بە بەرگری بدا. نەیوت تەسلیم بوونها بە بەرگری بدا بۆ چەندینەوە. بەرگریکردن لە چەندینەوە زانیانیشی ناچیتە ژێرە قانونەکانی مؤسساتی لە بین ئەوەی. کێ مؤسساتە ئەمانەی هاوردە سەرزەمینە ئێمە؟ کێ؟ تۆ حتا لەگرا تەشخیص نادەی وەختێ ئێژێ ئەورسەلامە دووەم نامەی نووسا بۆ ئیمپراتورە عوسمانی وتی لطفەن کارمەندە مؤسساتەکەی دەوڵەتە عوسمانیت با بە زووانێ کوردی قسە بکەن. پاشای مووسڵ حەزی پێ نەکرد، حملەی کرد ئەورسەلام بگرێ. تۆ وەختی ئەقڵە نییە نافەمی ئەم درۆ گەورە تاریخیە دەقیقەن نیشان ئەدا ئەورسەلام جوولەکەس. دەوڵەتە عوسمانی چۆن تەپەداتەمە لەسەرە مەردەمە کورد بە مؤسساتە دەوڵەتی. تۆ بەجێ ئەمەی کە بڕۆی پەلامارە مؤسساتە دەوڵەتی لە 100 ساڵی پێشۆ بدەی، تۆ داوا ئەکەی خەڵکێک حاڵی ناوێ لەمانەوە ناڕواتە ئەم مؤسسانە کوردت دەمە قۆپان لە پێی بۆ دانێن تا بڕواتە ناوە ئەم مؤسسانە و تەسلیم پەزیر بوێ لە ژێرە مؤسساتە دەوڵەتە عوسمانی. حاڵیت بوو ئیستە سیاست یعنی چی؟ ڕەهبەریەت یعنی چی؟ تۆ چۆن تەشخیص نادەی ئەمە خۆی جوولە کەس؟ تۆ چۆن تەشخیص نادەی ئەم کارە یعنی تەسلیمکردنە مەردەمە کورد؟ ئێژێن نەوەکان بەردەوام ئەون لە بەرگری یعنی ئەسلحەوە کارتێرن، ژێرە بارە قانونەکەی ناچن، هویەتەکەی قبول ناکەن، مؤسساتەکەی لە کار ئەخەن، دەستگای پەروەردەی لە کار ئەخەن، بانکەکانی لە کار ئەخەن، دام و دەستگای دادی لە کار ئەخەن. بەرگریە مەسە نەوال ڕوو حراری یەهودیەژێتی ها من نەموت ها بێژی سوێڵەکانی ڕەشە و جافە تووڕەیەکە. سیاست واقعیات و ئەرزی واقع و جیهان فرە شیرینە و فرە لووسکەس ئەم جیهانە. من ئەمە نەوت کە ها کاورای یەهودی وت کێسی. منزورم ئەمەسە ئەمەی کە ئیستە ئێژمی ئەویش وتگێسی. من پێشووتر متکاملتر گەورەتر وتگمە. بۆ بنیاتنانەوەی ئیمپراتوریەتی ڕووسی پۆتین سەرکەوتنێکی تاڕادەیەک کەم خوێنی پێویستە کە ببێتە هۆی ئاشتیەکی تاڕادەیەک بێڕقوکینە. بەڕشتنە خوێنی زیاتری ئوکراینیەکان
پۆتین دڵنیا دەبێت کە خەونەکەی هەرگیز نابێ بەڕاستی. ئەو ناوی میخائیل گۆرباچۆف نییە کە دەچێتە سەر شاهدی مەرگی ئیمپراتوریەتی ڕووسی، بەڵکو ناوی پۆتین دەبێ. گۆرباچۆف لێگەڕا ڕووسی و ئوکراینیەکان هەستی خوشک و برایەتیان بۆ یەک هەبێ. پۆتین کردنی بە دوژمن. هەروەها ئەوەی دەست بەسەر کرد کە لەو مەوداوە نەتەوەی ئوکراینی پێناسەی خۆی لەسەر بنەمای دژبوونی ڕووسیدا بمەزرێنێت. ئەماوەی نوحەراریەژێتی. پس ئیستە ئوکراینی بوون یعنی دژە ڕووسی بوون، یعنی ئیستە دوژمنە ئوکراین کێس ڕووسە، یعنی ئیستە تازە ئوکراینیەکان خەریکن پێناسەی دۆس و دوژمن ئەکەن. سوال: دوژمنە کورد کێس؟ ئوکراینی بوون لەسەر دژایەتی تەکە ڕووسادا ئەنرێ. ئەی کورد بوون لەسەر دژایەتی تەکە کیادا ئەنرێ؟ ئێوە تەکە کیا دژن؟ ئەحزاب منتەسەب، تەرەفدارانە ئەحزاب منتەسەب، کوژیاگەکانە ئەحزاب منتەسەب. ئێوە دژایەتی کێ ئەکەن؟ پس تۆ دژایەتیەکە نییە بیکەی. میسە نەیوە پوتین وتی ڕووسەکان، یعنی دەوڵەتە ڕووسیە، نەیوت پوتین. خۆب ئێستا گەینە سەرە لەختەیەک وا من نەتەوەکان لەسەر چیرۆک بنیاد دەنرێن. ئەماغی نوحەراری ئێژیها من 5 ساڵە پێش پێتانم وت ڕەوایەت. نەتەوەکان لەسەر چیرۆک بنیاد دەنرێن. ڕەوایەت. و من وتم کورد ڕەوایەتی نییە. من ئەمەم لە نوحەراری نەگر کە نوحەراری لە منی گر کە چون ئەمە نووسریاگەوە تەواوە مردمە دنیای خوێنێتەوە، بۆ کەستان ناتوانێ استفادەی لێکا. چون من پێشووتر لەم ئاغا مەتنە کوردیم لەسەری دانیاگە. کولی وتن مهم نییە، مهم ئەوەسە تۆ بە جوزئیاتۆ بتوانی جێبەجێیکەی. وەختێ بە جوزئیاتۆ جێبەجێت کە دەزانی یعنی چی. نەتەوەکان لەسەر چیرۆک بنیادەنرێن. بۆیە تۆ چیرۆکی تورکیەتە هەست، چیرۆکی ئێرانیەتە هەست، کاری شەبووگە بەمە بەناوە حزب دموکرات و پەکەکە و کۆمەڵە و قازی محەممەد و هەژار موکریانی چیرۆکە ئەوان وە زوان فەسۆمی بەیتە خوردە مردمە ئێمە بیخوات. ئیسە تۆ کێت بنیاد نیاگە؟ عێراقی، تورکی، ئێرانی و سووریت بنیاد نیاگە. نەتەوەکان لەسەر چیرۆک بنیادەنرێن، نە لەسەر پارە. یەکگرتوبوون لەسەر یەک ڕەوایەتە، یەک ڕەوایەت ئیتفاقەکەوێ نەوە بوومە قوروانت و تخوا بابین ماڵی یەکتری ڕێخەین. یەک ڕەوایەت لە کوردبوون. 1 ملیۆن ڕەوایەتمان لە کوردبوون نییە. یەک ڕەوایەت، یەک چیرۆکمان لە کوردبوون هەست، یەک دانە. گشتی تکراری ئەکاتۆ. خۆیسە حاڵیتان بوو؟ نەتەوەکان لەسەر چیرۆک بنیاد دەنرێن. تێپەڕینی هەر ڕۆژێک چیرۆکێک زیاد دەکا کە ئوکراینیەکان نەتەنها لەو ڕۆژە تاریکانەی داهاتوو بەڵکو لە دەیەکان و نەوەکانی داهاتوویش دەیڵێنەوە. ئەوە سەرۆکەکەی ڕەتی کردووەتەوە پایتەخت جێبهێڵێت و بە ئەمریکیەکانی وت کە یارمەتی سەربازی پێویستە، نا ڕێ بۆ هەڵاتن. سەربازەکانی دوورگەی مار کە بە کەشتیە جەنگیەکەی ڕووسیا وتیان بچن خۆتان بگژێن go fuck yourself، ئەو خەڵکە مەدەنیەی کە هەوڵیان دا تەنکە ڕووسیەکان بوەستێنن بە دانیشتن لەسەر ڕێگاکایەن، ئەمە ئەو شتانەیە نەتەوەی لەسەر بنیاد ئەنرێ. وەڵا ئاغی نەوال نوحەراری ئێمە وامان نەئەزانی. ئێمە وتیان قازی محەممەد وت کێسی ئەگەر پەلاماریاندا تەسلیم بووە با لێ نەکوژن.
ئێمە پێمان وابوو نەتەوە وابوون یاد ئەنرێ بە ئێمە وتیان هەر پەلاماریاندا دەبابەیەکیان هاورد تێی قوچێنە دەرچووە بۆیە لە وەختی کەرکووکە سرعەتە ئێمە 120 مایل بوو لە ساعەتا وەختێ دەرەچوین لە بەرامبەر تانکەکانە باوەڕکە من نەمانەزانی ئێمە پێمان وابوو ئەگەر خوێن نەڕژێ ئێمە فرە قارەمانین ناوێ خوێن بڕژێنین و خوێنمان بڕژێ دەیسە چۆن فەرقەکە ئاغای نەواڵن و هەراری قازی محەممە وایژێ تۆ خاستەرێژیتی یا قازی محەممە خاسێژێتی هەرچی کوردێ دەمە قۆپان لە پێی تەرەفداری حیزبی دموکرات و قازی محەممەد و ئەمسالی قازی محەممەد و مسەفای جوولەکەس ئێژن ئێشێ تێ قوچێنی دەرچی ئیسە چۆن تۆ بە پێچەوانە ئێژی تۆ یەهودیت تۆ چۆن وایژیت لە مەودای دووردا ئەم چیرۆکانە لە تانک و دەبابە گرینگترن ئاغای نەواڵن و حراری تۆ ئێژی ئەم چیرۆکانە لە تانک و دەبابە گرینگترن منیش زووتم چیرۆکە قازی محەممەدە گورجی چیرۆکە تەسلیم بوونە من زووتم ئەگرا سەرزەمینە کوردانە و ئێمەیان بە هەژار موکریانی و زوانە کوردی دروستکردن کرد بە قەومە ئیتنیک تا سەرزەمینەمان لە دەریای ئەمان و تا دەریای ڕەش لێ بسێنن تا یەهودیە هاوردەیە بەردەیە کۆمپانیە هەندە شەرقی بە هیندیەکان و ئەرمەنەکان و گورجیەکان و بکەنە ناو سەرزەمینە ئێمە تا کۆمپانیای ئێرانی و تورکی و عێراقی و سووری دروستکەن بۆ ئێمەیش چیرۆکە شکست و تەجاوز پێکریاگی و تەعەدالێکریاگی دروستکەن بۆیە قازی محەممەدی تەعەدالێکریاگی ئەژدا تەعەدالێکریاگیان کرد بە هیمایە مردمە کوردە قەومی ئیتنیکی پارەیان خستە دەسە مشتی دێهاتی بێدایک و باوکە بنە جوولەکە تا ئەمە بکا بە چیرۆکە ئێمە بۆیە ئیستە ئێمە توولە حیزبیەکان و بەچکە حیزەکانی پارتی و دموکرات و کۆمەڵە تەسویرە سەربازە گریاگە ئوکراینی ئەنێنە لای تەزویرە پێش دەرکەی حیزە بارزانی ئێژێ ئاخ ئەم تەسویرە چەند ئاشنایە ئێمە عمرێکە تێی ئەقوچێنین دەرەچین ئێمە عمرێکە هەرکە هاو تەجاوزی کرد کەمەربەنەکەمان کردو بۆی وتماندا توخوا تۆزێ سووکتر ئێوە ئیستە ئەفەهمن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وەختی وتی ئەو تاریخە کە بۆتانی دروست ئەکەن تاریخێ نییە تۆی کورد بۆ خۆتە دروست کردوێ چون ئەو تاریخە تەسویرە شکەستە تۆ هیچ ورەیەکە تیا نامێنێ مقاومەتکەی کاورا دەرکەی شکەستە وەکو شکەستەکەی کەرکووک و بنەماڵەی یەهودی مەسعود مستەفا و ئفتخار و لە تەلەڤیزیۆن ئەیوت ئەگەر لە کەرکووک دەرنەچوایەنە قەتڵ و عام ئەکریە خەڵکەکە بە دیاریۆ دەمی پانەوە کردووە حەزی پێکرد ڕازەکە قەتڵ و عامەکە دەی تۆ شەرەفە هەست دەی تۆ مردمی دەی تۆ تەواوە دنیا پێ ئەکەنێ پێ ئیستێژ نەواڵ و حەرارێژی خەڵک چەپڵە لێدا بۆ ئۆکراینیا بۆیە ئاڵمان مەجبور بووگە چەکیان بۆ بەهەنێرێ چون شەڕەکەن دەیخۆتۆ تێ و قوچان وتە دنیا پەلامارمانی داگە دەرەچین با دەرچین وەی ڕۆ ئێران هات چۆن ئەم قسانە لای ئێوە مەرغوبێتی بوو من نازانم ئەو کەسەی ئەمەی تەرجمە کردگەسەوە هەدەفی چی وگە ئەسڵم فکری کردگەسەوە کە ئەو خۆی شکڵە ئەمانە نییە کە نەوان و حەراری ئەژێتی یا ئەو ئیمڕۆژ شیفتە و بەچە ئامریکاز و یەهودیەدە و خەریکە قدرەتە یەهودیەت بەرامبەر بە ڕقە ڕووسی نیشانەدا چۆن ئەو لەمانە تێناگا
دەبێ دیکتاتۆرەکەی ڕووس ئەمە بزانێت وەک هەرکەس وەک منداڵێک لەسەر ئەو پاشماوە چیرۆکانە گەورە بووە کە باسی ئازایەتی ڕووسەکان دەکەن کاتێک گەماڕوودانە لێنینگراد ئەو ئێستا چیرۆکی زۆری هاوشێوەی دروست دەکات بەڵام ڕۆڵی هیتلێر بۆ خۆی دەدات دەزانی یانێ چی ژێ ئاغای پوتین ئێشێ بزانێت ئەو ئفتخارە کە ئەو بە ڕووسبوونی ئەیکا لەسەر قارەمانێتی شەڕ لێنینگرادە و ئیستا ئەو خۆی بووگەسۆ هیتلێر کە لێنینگرادی دروست کرد بۆ ڕووسەکان ئیستا ئەو بووگەسۆ هیتلێر بۆ ئوکراینیەکان خاترەی لێنینگراد دروست ئەکا بۆ ئوکراینیەکان نەوەیەکی بتەوی قارەمان کە وێسیاگە لە بەرامبەرە ڕووسا سوال چۆن ئێوە سەلاح دینە ئەیوبیتان کوشت تا قازی محەممەدە حیزە تەجاوز پێکریا گەورەکەن چۆن دێ ئەمە قدرەتە چیرۆکە ئاغایە نەوار ڕوحەراری ئێژێتی تۆ لە وجودە قازی محەممەدە تەجاوز پێکریاگ و جەلالە تاڵەبانیە نۆکەر و جاسووسە یەهودە دەوڵەتە ئێرانی لە حەڵەبچە تا ئەنفالیەوە لە سەرکوبێک کە کردیان و لە بچووکردنەوەی ئێمە بە قەومە کورد تا مەسعود مسەفا و مسەفای جوولەکە چۆن ئێوە ئەمتانە قبول کردوونەتان فامی چۆن لە پێناوە $100 و $1000 بێشەرەفە ئەژداد بێشەرەف ئەم مردمە کوردتە نابود کرد بێشەرەف لەبەر ئەوەی گەڵک گەنیگەکە بلەوەڕێت لەبەر ئەوەی تەختەخاوەکەت گەرمێت مردمێک نابود کرد لەبەر ئەوەی 5,000 نەفەر نان بخوام ئێمە کامە چیرۆکە قەهرەمانیەتیمان هەست حیزینە وا هەر حیزیتان تۆمار کرد ئێمە وتمان ئێوە دەستکردە ئەم دەستگاگە لە ئەمنیەتیە نە و مەبەست حیزی تۆمارەکەن تا من ئیرادەم تیانەمێنێ باست چیتان بکەم باست دەرچوویە ناوە شەڕتان بکەم باس بێعەقلیتان بکەم باس تەجاوز پەزیریتان بکەم باس شکستتان لە هەرچی جبها هەز بیکەم باس چیتان بکەم چیم هەز بۆ خەڵکی تعریفی کەم و ڕاست ئەکا من خەریکم چیرۆکە سەروەریە ئینسانە کوردی تعریفەکەمەوە واوتم کورد قەوم نییە کورد فەلسفەی ژیانە ئینسانە مخەیرە ئازادە وتم مێژوویە سیاسی نییە ئەوە قابلە جەعلە من وتم ئەگرا حەوزەی تەمەدونیە ئینسانە کوردی بووگە ئێمە کوردەن بووگین هیچ گەردەنکەشێ لەگران نەهاتگە ئێڵە ساختەیان دروست کرد دینە ئیسلامیان بە تەریقەت هاوردەما ناومان لە 300 ساڵە پێش ئلیت ساختەیان دروست کرد تا بمانکەنە قەوم چیرۆک لە نۆکەری و تەجاوز پێکریاگیمان دروست کریا ئیستا فامید بۆ ئەم خەڵکی ئێمە خەسیاگە بێعەقڵە احتراممان لە هیچ کوێی دنیا نییە چون قابلە تەجاوزین هیچ کەسێ احترامی بۆ قەحبە نییە بۆ نۆکەر نییسی مردم لە دەست زۆر ئەترسێ دەست زۆر ماچ ئەکا ئێمە زۆرمان نەماگە خەمزە ئەکەین و لچ سوورەکەین و گوڵە سوور واوە دەسمانە و قسەی خەسیاگ گەیانە ئەکەینەم کاورا خۆی گەیە وەکو ڕەهبەری قسەکەها گەیە گەی کاورا تۆ ڕۆحە گەیە ئەم بە جسم گەیە ڕۆح گشتتان گەیە وایان پێتان کرد بەم چیرۆکانە وایان پێتان کرد بە ئەبە ئۆجالان و مەسعود مسەفا و جەلال تاڵەبانی و قازی حەمە و هەژار موکریانی و قاسملو و کۆمەڵە وایان پێتان کرد ئەفامن گەی یانێ هاوڕەگەز خواز
کاورای لای ئێمە دەمەکاتۆ مەفعولترین ئینسانە سەرڕووی کوڕەی زەمینە تا ئیستا ئێمە دیگمانە. چیرۆکی ئازایەتی ئوکراینیەکان وەرنە تەنها بە خۆیان بەڵکو بە هەموو جیهان دەبەخشێ. چیرۆکی ئازایەتی ئوکراینیەکان ورە نە تەنها بە خۆیان بەڵکو بە هەموو جیهان ئەوەخشێ. توخوا ڕازەکەی ئەی چیرۆکی خەسیاگی و تەجاوز پێکریاگی و نادیا مرادت ئەژداد نەفەهم ورەی تەجاوز و بەرێقەڵای مەگەر نەهاورد بۆمان. گشتی وتی ئەشەوبی لا کورد قەومە با حاڵێکە بۆ تەجاوزکردن. ئەی کۆڵ بەربازیەکەتان چی؟ ئەی ئەفرینتان چی؟ ئەی پێشمەرگە گریلاقن خڕەکانە قەندیلتان چی؟ وا هەر تێتان قوچاند و تەجاوزتان پێکریا و عەکس تەجاوزتان نیشاندا. ئەی ئەوە چی؟ احترامی بۆمان هاورد وەرەی بوو جیهان هاورد. تۆ زاتە بوو لە بەرامبەری یەهود و مەسیحی و ئینگلیسی و ئامریکاییە بوێسیت. چیرۆکی ئازایەتی ئوکراینیەکان وەرە نەتەنها بە خۆیان بەڵکو بە هەموو جیهان دەبەخشێ. ئەوان ئازایەتی دەبەخشن بە حکوومەتەکانی وڵاتانی ئوروپا. ڕازەکە وەختێ نادیا مرادی قەحبەیان بردووە لای سەرۆک ترامپ وتی تۆ بۆ نۆبلە گرتگە تەجاوزە پێکریاگە. چۆن نۆبلە دەنەوە کەسێک کە تەجاوزی پێکریاوی؟ نەبابە گیان ئێمە سدورە قەحبەییەکەینوە دنیا وا مەئموریەتیان بۆماندانیاگە یەهودی مەسیحیەکان. چۆنە ئیستە وەختێ مەسیحیە تێتە بەرەوە ئەمان وەرە ئەوەخشن وە دنیا چون قارەمانن ئەکوژن و ئەوڕن. خۆلێ ئێمەژێ تەسلیم بووین تەجاوزمان پێ بکری ئەوسا پێمانێژن تۆ مەرغوبی. ئەمە مەسعود مەسەفایژیتی جەلال تاڵەبانیە قادریە ئێژیتی. ئەمە مەلای ژەهراوی مەلا بەختیار ئێژێتی. ئەمە لووسکەڵە قرتیە مەفعولە گەیەکانە دوودەکیەکانە ناوە تلویزیۆنەکانە هەرێم ئێژێتی. کاکە ئەمانە عیبن لە دنیا. ئەم جۆرە قسەکردنە عیبە لە دنیا. تۆوا قسەکەی وا ئێوە لە تلویزیۆنەکانتانە بە شەهامەت قسەکەن عیبە ئینسان سەری پێشۆڕەکە. بەتایبەتی لە مەقامە سیاسەت و ڕیاسەتە مردمێکە تۆ وا قسەکەی. ئاخە مەفعولینە سەرانە مەفعول و نخبەی مەفعولە ئەژداد مەفعولینە. کامە ڕەهبەرە دنیا وەکو ئێوە قسەی کردگە ئەگەر ئێوە بنەجوولەکەی توخمە تەجاوز پێکریاگ نین کە ئەم مەردەمە کوردە بخەسێنن ئامادەی تەجاوزیان بکەن وا ئامادەی تەجاوزتان کردن. مەهاباتتان دروست کرد تا کەرکووک بخولقێنن. ئەها بۆ خۆتان بەرێ قەڵاتان ئەوت و هەڵتانە خستۆ. چی بکەین خوا هەڵی ناگرێت دەبابەی ئەبراهام زەهاد. پێشمەرگەمان لە ژێریۆ لێه بووە دەرەک دەی پێشمەرگە بۆ لێهبوونەی بۆ چییە؟ بەرخینێر بۆ سەربڕینە نەک بۆ دۆشین و ڕان. ئەی خۆ کەڵەگاوە خوێک ناکەین پەڕێ لێمان. پەروەردەمان کردگە بڕواتە شەڕ بجەنگێ و بمرێ بکوژێ و بمرێ. ئەها هەرچیشتە لای ئێمە معناکەی حیز کریاگە. هەرچیشتە معناکەی حیز کریاگە لای ئێمە. چیرۆکی ئازایەتی ئوکراینیەکان
وەرە نەتەنها بە خۆیان بەڵکو بە هەموو جیهان دەبەخشێ. ئەوان ئازایەتی دەبەخشن بە حکوومەتەکانی وڵاتانی ئەوروپا. وەلێ ئێمە ئەمان قوچاند بۆ حکوومەتەکانە وڵاتانە ئەوروپا ئەوان قەرار بوو ئێمە ئازاکەن، وەلی ئێستا ئێمە تێگەین ئوکراینیەکان ئەوان ئازاکەن گورجۆەکەن و بە ئیدارەی ئەمریکا تەنانەت بە خەڵکە چەوساوەکەی ڕووسیاش ئەگەر ئوکراینیەکان بوێرن تانکە ڕووسی بە دەست ڕووت بوەستێنن، حکوومەتی ئەڵمانیا جورئەت دەکا کە چەکی دژە تانکیان بۆ ڕەوانە بکە. حکوومەتی ئەمریکی جورئەت دەکا کە ڕووسیا داببڕێ لە سیستەمی سویفت. هەروەها هاوڵاتی ڕووسی جورئەت دەکەن کە خۆپیشاندان بکەن دژ بەم شەڕە بێمانایە. ویان نەوت و ئێمە ئاغای نەواڵن و حراری و ئێمە وتیان هەر کە هاو تەجاوز بکە استخباری لێ بکە با لزەتی لێ بووی. جا کاورا وەختێ تەجاوزی کرد ناوچاوانە ماجەکایشێ شەوبی لە شتە خاسی کویت. ویان وت خوانەکە مەقاومەتکێژی کوردە وەحشی، کوردە خەرقیەت بێ بڕۆ بوەرە کۆڵبەر وەکو هێسر بار بنێ لە خۆت تا ئێمە بە لە چەپەڵەمەوە لەم دنیا بێژین تخوانانی نییە بگەسۆ هێسر. جا کاورای بۆگەن بار ئەنێتە خۆی ئێژی حشترە و ئەفتخار و ڕسم لە خۆی ئەگرێ و بڵاوی ئەکاتۆ. ئەمە کارە کوردە، کارە مبارزەیە کوردیە یا کارە دەوڵەتێکە هاتکە تۆ بکاتە قەحبە. کامیان وەختی تۆ کەرامەتە نەما، غرور نەما، شەرافەتە نەما، چیرۆکە گەورەیت نە و تاریفیکەی تۆ، چیرۆکە خەسیاگی و قەوارە بچووکی تۆ وەختێ باوکە کۆڵبەر و باوکە قازی محەممەدە حیز و تۆ ئیتر ئەوی تۆ کوڕەخاسە، واقعان ئەوی تۆ کوڕەخاسە. چیرۆکێ لە سەروەری تەس ئەمانە من نەموتا، نەواڕن و حراری وتیها، چون ئێوە لەوانەیە لە من قبوڵی نەکەن. من کوردم، چون ئێوە تەسویرتان لە کورد ئەحمەقە و شکست خواردگە و تەجاوز پێکریاگە و بێعەقڵە، لە منی قبوڵ ناکەن، بەڵام لە یەهودیەکی گەی قبوڵ ئەکەن. ئەم کاورا بە لەشۆ گەیە بەڵام بە عەقڵ و فرە پیاگە. بەڵام ئێوەمانان و ڕەهبەرانە ئێوە بە عەقڵ و لە گەی پەستر و پیسترن. بە عەقڵ سینەیشتان سپڕەکەن و ئەفتخار ئەم قسانە ئەکەن. دەی تۆ مەگەر مەئمور نەویت ئەم قسانە چۆن لە ڕوو تێبیکەی؟ ئەگەر مەئمور نییەی، ئەگەر شغڵەکەت ئەوە نییە، چۆن ڕووت هادەم قسانە بکەی؟ ئەفسوس پێدەچێ ئەم جەنگە درەنگ کۆتایی پێبێت، بەڵام دۆزە گرنگەکە یەکلا بووەتەوە. ئەوە چەند ڕۆژی پێشوو ئەوەی بۆ جیهان سەلماند کە ئوکراینیا نەتەوەیەکی ڕاستەقینەیە، پەس نەتەوەی درۆزنانە ئەوەسە وا ئەی قوچێنێ و دەرەچێ. نەتەوەی ڕاستەقینە ئەوەسە وا ناچێتە ژێرە بارە ئیدارەکردنە کەس. ئەمریکا هاتووتی دموکراسی بۆ تێرەمێژە، دموکراسیە کەمە چاڵە چاوتە پەدەر سوختە. من کوردم تۆ من فێرە ژیان ئەەکەی، من پرینسیبم هەست، ناموسم هەست، قانونم هەست. تۆ تەجاوز پێکریاک ئیسەیچە ئێژی بابا ئەمریکامان دیموکراسی ئومەم المتحیدە یاسای نێودەوڵەتی. ئیستا ئوکراینیەکان فرە قارەمانن، چون تەسلیم ناوەنێژن ئێمە ئوکراینین، وەلێ ئێمە ئەیانوت تەسلیم بووە و قارەمانەوە وەکو ئەمریکا پێبێ حەز بکە بە یەهودی، حەز بکە بە یەهودی، هەڵخەرەوە بە دیارە یەهودیە. وایان پێمان وت. ئیسە چۆنە کاورای جوولەکە تۆ باوەڕەکەی جۆرێکی ترێژیتی؟ ئێمە دەقمان گرکەوە باوی تەجاوزە، باوەڕەکەی تۆ گەرەکتە وەرەمان تێکەی. ئەفسوس پێدەچێ ئەم جەنگە درەنگ کۆتایی بێت، بەڵام دۆزە گرنگەکە یەکلا بووەتەوە. ئەوە چەند ڕۆژی پێشوو
چەند ڕۆژی پێشوو ئەوەی بەوە جیهان سەلماند کە ئوکراینیا نەتەوەیەکی ڕاستەقینەیە. ئێمە درۆزنانەین. دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە و دەوڵەتە سووریە و دەوڵەتە عێراق بە دروستکردن ئەم توولە حیزبی و دەم چەرمگانە بۆ ئێمە گەلێکی و بە خۆمانی بسەلمێنێت کە ئێمە درۆزنانەین، هەر نەوگین، هەر نەوگین. کە ئوکراینیا خەڵکێکی ڕاستەقینەن، ئێمە خەڵکە درۆینەی تەوەهومین، ئێمەی کورد. هەروەها بە دیاری کراویش نایانەوێ بچنە ژێرە حکوومەتە ئیمپراتوریەتە رووسیا، باوەڕکە ئێمە لە سلێمانی و خەڵک هاوارەکە دا ئێران وەرە تەجاوزمان پێ بکە. باوەڕکە ئێمە یەکێتی و پارتی و ئەفتخاری ئەزانن چون دەوڵەتە عێراقیان لە بەغادانیا. باوەڕکە جۆکنی ئاغای حراری پێمەکەنە خوا وەکیڵ واسە. ئیستا ئەزانی ئێمە بۆ بەناوە کورد احتراممان لە دنیانیە خەڵک تفمان تێەکە و بێ ئەقڵ و ئەحمەقمان نەزانێ سیاست ئەمە سەحاڵی بوو، ڕەهبەر ئەمە سەحاڵی بوو، ئیسا حاڵی بوو ڕەهبەر واقعی ئێمە بووین ئەمانە گشتی کارتۆن و ساختە و دوودەکی و بنە یەهودی بوون و ئەمانە کورد نەبوون. کوردبوونیش زوان نەبوو تا هەر کەسێ ئەم زوانە فێر بوێت هەر جوولەکەی خۆی بە ئیمکاناتەوە بکا بە ڕەهبەرەم مردمە. وەلێ ئێمە افتخارەکەین بچینە ژێرە ئیمپراتوریەتە عوسمانی و ئێرانی، وەختە هەڵخێن، وەختە فجووقەکەین، بووین بە بەشێ لەمانە. وەلی توی سەباوەڕەکەی جۆرێکی ترێژی ئێژێمانە خەڵکە ڕاستەقینە ناچنە ژێرە بارە هەر ئیمپراتوریە. بەگیانت ئەو خەڵکی حەلیمە و ئفتخار و نۆکەریەتیە ئەمریکا ئەکەن. حەدیان چییە؟ نۆکەر ئەمریکان ماڵ خەیلی مهمە. نۆکەرە ئەمریکا نەمانە چۆن ئەکرێ لە بەرامبەر ئەمریکا بوێسی؟ عیب بە عیب شوورەیە، بابە ئەمریکاست. خوا شیرین دروستی کردگە و ئێمەشی وە نۆکەری دروست کردگە. حەزەکەین و ئەمریکا لەسەر خەتە، ئەمریکا لەسەر خەتە، ئەمریکا کەمە چاڵە چاوە ئەجدادت پەدەر سوختە، خەڵک خەسێنەر، کورد نابوت کەر، تەجاوز پێکریاک. ئەوروپا وا لەسەر خەت، وا لەسەر خەت بۆمان نۆکەر خاسێکین. هەروەها بە دیاری کراویش نایانەوێت بچنە ژێر حکمە ئیمپراتوریەتە رووسیەوە. ئەو پرسیارە سەرەکیە بە کراوەیی دەمێنێتەوە کە ئەم پەیامە چەندی کات دەوێ تا بە دیواری ئەستووری کریملینا دزە بکە. ئەم پەیامی ئاخێزی کوردەواری سەربەخۆ چەندی پێدەچێت تا بە دیوارە ئەستورە بلاهەت و شەهوەت و تەسلیم بووگیە ئێوە دزە بکە، چەندی پێدەچێت. وا بەچکە توولە حیزبیەکانە نوێنەرە نابوودیە ئەم مردمە، توخمە تەجاوز پێکریاگەکان دەنگ من ئەگێڕن بەناوە ئەم مردمە کە قسەی وتکە بە قازی حەمە. قازی حەمە نەک ئێشێ قسەی پێ بکەی، ئێشە دەری بێری لە قەبرەکەی بیکەیتە ناوە تورەکە، فڕی دەیتە ناوە زێراب. چیرۆکە شکەست لە بۆمبە ئەتۆم خراوتر مردمێ نابوودەکە. چیرۆکە شکەست، چیرۆکە تەجاوز لە سەرەتان خراوترە، لە هەر ئپیدمیە خراوترە. وا خەڵکێکی جەنگاوەری قارەمان ئەکات بە گەوا دەدەنە ماڵە خۆی. تۆ ئەمە فەهمیت؟ یا گەورەیت پێ حەل ناکرێ، عادەتە کردەوە تەجاوز. چۆنە نەواڵ و حەراریەم قسانە ئەکا لە گاردیەنە حەزی پێ ئەەکەی بەڵام نافامی کە تەطبیقیە دەی لە خۆتە. کورە سەروەری لەوە بوو تۆ خواتویت، سەروەری ئەوە بوو تۆ چیرۆکە شکەست قبول نەکەی تا دنیا احترام بۆ دابنێت. تۆ خۆت وە ئینسان بزانی وە پیاک بزانی تا دنیا وە پیاگە بزانێت.
کورە تەجاوز پێکریاک تۆ هەر لەیستۆ بە حیج بە دەسە خاڵی هەڵ ئەخەیتۆ بە بەردەم یەهودی و مەسیحیە بێ ئەوەی چوارە لێ تۆپاندون چۆن تەوەقعت هەستۆ نۆکەری و تەجاوز پێکریاگی و ئەدەی کاورا احترام و بۆ دانێت تۆ دانێ قەحبەتێتە بەردەمی و مفتی خۆتە پێدا احترامی بۆ قاعلیت هەسە احترامە هەز بۆی دەی چۆنە تەمامە ئەم قسانی نەوارل و حراریە فەرقە کاتەکی پسپۆڕەکانە کوردا کە لە تەلەڤیزیۆن قسە ئەکەن چۆن ئەم قسانە گشتی فەرقەکە چۆنە دنیای غەرب ئیستە کە گەرە کێسی ئۆکراین بکا بە چیرۆکە حەماسەتە خۆی وا قسە ئەکا بەڵام بۆ ئێمە ئێژێ بخەسێ شانی بۆ داخە مەسرەفی کەس ئەمتەنە با تەجاوزە پێ بکەی خوا دروستی کردگە بۆ تەجاوز کێ ئەم ئەدەبیاتە فاسدەی فێرە ئێوە کرد وا ئێوە نازانن کێ ڕەهبەرە پێتان وایە هەر کە چواردانە حیزی کلاشینکۆفی بەدەسۆ بوو چەمەدانێ پارەی بەدەسۆ بوو ڕەهبەرە نافەهمی لە کەلام کێ ڕەهبەرە کێ ئەوەنە بێئەقڵی کردگی بۆ لە خۆت ناپرسی ئەمە بە کێ منفعەت ئەگەیەنێ تۆ خەسیاگوی چۆن ئیستە ئاغای نەوار و حەراری نەیوت رووسیا ئیمپراتوریەکی گەورە سو سەروەتە گەورەیەکی هەزوو ئوکراینیەکان فەقیر بوون و فەساد کۆمەڵگای ئوکراینی گرتە بوو وتیان خوا هەڵی ناگرێ با بچینە ژێر ئیمپراتوریەتە گەورەی رووسیا ژیانێکی بەختەوەر و خۆشبەختمان ئەوێت خوش گۆزارانمان ئەوێت وای نەوت وتی داوای ئەسلحاکەن شەڕکەن خۆیان وەرە ئەگرن وەرە ئەدەن تۆمارە قارەمانیەتی ئەکەن تانەوەکە بە باوای خۆی ئەفتخارکە ئەفتخار بە چیتانۆ بکەین تۆخمە قاچاقچی پوڵسێنی دائیمەن دەرچووک دائما شکست خواردگ دا ئیستە لم دنیا بچی افتخارەکەن زانیتان لەسەر مێز مەردانە گەورەی دنیا باسم مەچەکە قارەمانانەس باس زۆرە کێ وا ئێوەی ترساند کێ واوتی فقط زیندوو بن تەجاوزتان پێ ئەکرێت لە کەرامەتدا ئەخرێن تفتان تێ ئەکرێت بچووک بن فرەشی کە خەڵکە دنیا پێتانێژێوە تەرەفداری دیمۆقراسین ورد و دەرسە تەجاوز پێکریاک ئەگری باسی دیمۆقراسی ئەکا بێ ئەوەی بۆنی ئەوەنە کوردیەتی لێبێت بۆ گەلە کۆمەتان کرد لەم مردمە بۆ کردتان بۆ ئەم مردمەتانە وا بێ ئەقڵ کرد وا بە حیچ پێ لە قەیە هەڵناسێ لە خەو وا ئەحمەق کریاگە بە ئەندازەی مەسعودە ئەحمەقی ئەژداد ئەحمەقی جوولەکەی پوفیوزەم خەڵکە ئەحمەق کریاگە تا مەسعود بەلایەوە بێتۆ ڕەهبەر تا ئەبە ئۆجالان وا ئێژی سەگە و مێش ئەقەپێنێتۆ بێتۆ ڕەهبەر تا قازی حەمەی بنە گورجی فاسدی ئەژداد فاسد بێتۆ هەیکەل تا هەژار موکریانی پەروەردەی دەسە میسیونێرەکانم مەسیحی یەهودی بۆ تۆ بێتۆ مامۆسا کورە بۆ نافەهمیت تاریخ باز تۆی کرد بە بەشێک لە فەرهەنگە ئێران تەجاوزی لە تۆ تاریخی کردۆ تۆ میلەت واقعی نەوگی هیچ وەختێ وا ئێژێ پێت وەلێ من وتم واقعی ترین ئینسانگە لە ئەم جەهانە ئێمە بووین تاریخ واقعی گوزەشتەس تاریخ نییە ڕابردووە تاریخ نییە ژیانە کۆمەڵایەتی ئائینە کوردانە نە تاریخە حکوومەت
وەختێ کریای بە پرۆلەتەر دەست لە زەمین بڕیا لە شێوەی بەرهەم هاوردنە کوردی بڕیا ئێستا بووگی تۆ ڕەماڵ و نوشتە خوێن و دوعانویسە دەسە ئەم کۆمپانیانە تا نان فڕە بدەنە بەردەمت تاریخیان بەی بە مناڵەکانمان زەمان ناسم تاریخ ناسم تۆ قەحبەی کوڕە قەحبەی بێ مەسرەفە کوڕە بێ مەسرەفی پرۆلتاریای بێ هەمە چیزی وانە سەرمایەت هەز نە زەمینت هەز نە ئەبزارە تەولیدت هەز فاحشە خەریکی قسەکانی ئەرباب و تکرارەکەی تۆ بۆ مردم ئامادەی تەجاوزیان کەی تا سکە کەسیفەکە و ڕۆڵە بێشەرەفەکانە بمێنێن و نەسڵێک لە ئەژداد گەوادی وەکو تۆ بمێنێتەوە لەم سەرزەمینی ئێمە حاڵیت بوو تۆ ئەگەر بە جێگەی من وای تا سلول بە سلولە وجودت هاواریە کرد لەم گەلە کۆمە بێڕەحمانە بەر عەلەیهە ئەم مردمە مەجیدە قارەمانە کوردە کریا بڕنوانە ناوە ئاینە دڵتان بۆ خۆتان بسووتێت بڕوانە ناوە ئاینە ڕۆژێ دوو جار بڕوانن تا خۆتان بە شایستەی کەرامەت و مەقامە ئینسانیش بزانن لە ناوە ئاوێنەی بچوو کریاگە گفتوگۆی ڕۆژانەی سەر شەقام و تەلەڤیزیۆنەکان خۆتان بەردەن وا خار و خەفیف کریاگن تۆزێ تەماشای شکۆی خۆتان لە ئاینە بکەن شکۆی تیا بدۆزنەوە تۆزێ محاولەکەن وە بیری بێنەوە کوڕە کێ بوون دنیا وان نییە کە پێتانی ئێژن مشتێ یەهودی هاوریاک هاتگنە سەرزەمینە ئێمە پێی ئێژن تورکیە مشتێ یەهودی هاوریاگ و هندی تەجاوز پێکریاگ و نۆکەر و فاحشە هاتگنە سەرزەمینە ئێمە پێی ئێژن ئێران ئێژێ رووسیە بە ئوکراینیەکان ئێژێ ملەتە واقعی نین کورە بێ شەرەف تۆ چۆن بە عێراق وتە ملەتە واقعی تۆ چۆن بە تورکیە وتە ملەتە واقعی تۆ چۆن بە ئێران وتە ملەتە واقعی کوا ملەتن ئەمانە ئەو فەساد خانەکانە زانکۆتانە بنکەی گەوادین وا پرۆلەتەر دروست ئەکا و بەچکە فاحشە دروست ئەکا فڕێداتە دەرۆ ئەمە ئەدەبیاتە ئەوانە ئەدەبیاتە ئێمە نییە ئەدەبیاتە سەروەری و ئەدەبیاتە کوردی نییە ئیستە دنیای غەرب گەرە کەسی ئوکراین بکاتە نمونەیەک ئاگات لێ چۆن قسەکە نەیوت ئەم جیهانە جیهانە ئاشتیە نەیوت بەڕاستی خەڵکە ئوکراینیا ئەچێتە بەرە تانکەکە ئێژێ حقینمان لە شەڕە وتی ئەڕواتە بەرە تانگەکە تا ئاڵمان ئەسلحەی زدە تانکیان پێبا تەوەجۆت کرد لە ماناکردنی وا من دوێکە وتم ئەمە چه تەسویرێکە گەرەکتە سادریکەی تۆ لە بەرامبەر متەجاوزە ئێشێ بە RPG بوێسیایتا گەرەکتە بێژی ڕق لە شەڕە ئیستە نەوان ڕوو حەراری نەیوت ئەمانە وتکیانە ڕقمان لە شەڕە وتی ئەوانە لە قارەمانێتیە ئەسلحەیان نەوگەوە دەسە خاڵی چووگن من فەرزم بەمەگرت کە ئەسلحەیان هەست گەرەکیانە پەیامی سڵح و ئاشتی ئەو جۆرە ئەم خەسیاگانە لە سەرزەمینە کوردەوارە ئێژنی بێژمی حەراری وتی نا ئەمانە ئەسلحەیان نەوگە ودەسە خاڵی هاتن وتیان جەهان بنوارڕە ئێمە ودەسە خاڵی ئەڕۆینە بەرە تانک وە گۆشتە لەشمان و با بڕواتە سەری من بە زیندویی ناگرێ من تەسلیمەم تانکە ناوم تا ئاڵمان ئەسلحەیان بۆ بەهەنێرێ دیتان ئەم دنیا گوڵە سوور نییە دیتان ئەم دنیا تەسلیمە تەجاوز بوون نییە نای هەوێ ملەت و واقعیە نای هەوێ حتا بەڕواڵەتیش جوز ئەمپراتوری ڕووسیەوێ چۆن ئێمە حازرین بە واقعیەتیش
خۆمان کەین بەبەشێ لە ئێران و لە ئەمریکا و لە ئیسرائیل و لە تورکیا کێ وای پێمان کرد کێ وای پێمان کرد ئێوە خەریکە چین مەگەر ئێوە نایژن 100 ساڵە ئەڕۆینە زانکۆ و پسپۆڕمان هەست بۆ لەناوە ئەم پسپۆڕانی ئێوە دانەیەک وەکو ئەم هەتیوە یەهودیە وا ئێژن گەیە نەهاتە دەرەوە ئەگەر ئەمە گەی یەهودیە داخم پیاکانیان چۆنون ئەگەر ئەو گەوادانەی ڕەهبەر حیزبی و نوخبەی کورد پیاگەن داخم ناپیاگەکانمان چۆنون پس ئەمەی ئوکراینیا بە تۆ سابتی ئەکا مەتنە ئاخێز کامە مەتنە واقعی بوو کامە مەتنە واقعیە جەهانە کوردی بوو کامە ڕەهبەرایەتیە ئەمیقە ئەم کوردانە بوو ئیسە فامیت مەتن ڕەهبەرایەتی چه شەکڵیە ئێمە حەدە ئەقل میراتێکمان بۆ نەوەکان بەجێ هێشتگە لەم سەرزەمینە نەوەکانە داهاتووی ئەم سەرزەمینە ئێمەوە بیر تێرێتەوە وەلێ تۆخمە فاحشەینە ئێوە بەعنوانە تۆخمە فاحشە وەبەر نفرینەوەی داهاتووەکەون ئێمە هاتین تانەوەی داهاتوو حرس نەخوا هەمبانە نەگەڕێنێ و هەژارە حیز و قازی محەمەی حیز و مچەی حیز و مەسعودە حیز و ئەمانەی تیابێرێتە دەرەوە لەگەڵ ئەبە ئۆجالانە حیز لەناوە قوتووەکە ئێمەیش دەربێین تا سەرشێواو نەوێت تا بێ میراس نەوێت تەواوە و تەفسیرەی من لە شەڕە ئوکراین کردم تا بە ئێمڕۆ هەر ئەمەسە ئەم شەڕە ئوکراینە ئەوێ تۆ دەستەواژەیەک من بتوانم بە قیاس بە ئێوەی سابت بکەم ئێمە معجزەمان کردەگە خەیلێ گەورەتر لە معجزەیە ئەدیان خەیلێ گەورەتر لە معجزەیە ئەدیان بە تۆ لەگرا دیت لە نەزەرە کاورای یەهودی بۆ مردمێک کە خەریکە نابوود ئەکرێ ڕق شتە گەورەیەکە ئیستە بڕۆ لە خۆت بپرسە تۆ بۆ عاشقی یەهودی ئامریکایی ئینگلیسیت ها بۆ عاشقی چۆنە تۆ ڕقە نییە گشتی عشق وا لە وجودتا دایەوە خۆش